بە بۆنەی یادی 8 مارسی ڕۆژی جیهانی ژنان، بەشێک لە کچان و ژنانی بەردەڕەش پەیامی پیرۆزبایی خۆیان ئاراستەی سەرجەم ژنان و کچانی هەرێمی کوردستان دەکەن. داوا دەکەن پێگەی ژنان لە ناو خێزان و کۆمەڵگا بەهێزتر بکرێت. ساڵێک لە 8 مارسەوە بە ڕۆژی جیهانی ئافرەتان ناسراوە، ئەوەش لە دوای ئەوەی لە ساڵی 1970 15,000 ژن لە نیویۆرک هاتنە سەر شەقامەکان ئافرەتان دەردەبڕن. منیش خۆشحاڵم هەموو ساڵێک لە 8 مارسەوە ئەم یادە لە هەرێمی کوردستان دەگرێتن کە ڕێز و خۆشەویستێکی زیاتر بە ئافرەتان دەبەخشێت. بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین. ئەوڕۆ 8 مارسە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانە، پیرۆزبایی لە تەواوی ژنانی هەرێمی کوردستان و جیهان دەکەین. هیوادارین هەر لە خۆشی دابن. لە ئێستادا ژنان لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاویان هەیە، بەتوانە و لێهاتووی خۆیان توانویانە پێگەیەکی گرنگ و گەورە لە ناو حزبە سیاسیەکان و دام و دەستگای حکومی جێپەنجەی خۆیان دیاری بکەن. ئەمڕۆ 8 مارسە پیرۆزبایی لە تەواوی ژنانی جیهان دەکەم و ژنانی کوردستان. هیوادارم توندوتیژی نەمینێ لە سەر ژنانی هەموو جیهان و کوردستان و پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهان و کوردستان دەکەم بە بۆنەی 8 مارسەوە. ساڵانە لە 8 مارس یادی جیهانی ژنان دەکرێتەوە. لەو ڕۆژەدا لە سەرانسەری جیهان بە بۆنەی دەستکەوتەوە ئاهەنگ دەگێڕێت و لە کوردستانیش چاڵاکی جۆراجۆر بەم بۆنەیەوە ئەنجام دەدرێن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.